الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. خوشك برا إيمان دارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. أمر روشي جمعية يكم روشي مانجي ذي الحجية، یەکەم ڕۆژی نۆمینەی حاجیانە بە کوردەواری خۆمان. ئەو ڕۆژە پیرۆزانن کە بەڕاستی لە تەمەنی ئینسانە فورسەیەکن ناگەڕێنەوە مەگەر ئینسان تەمەنی درێژ بێ و پێی بگاتەوە. ئازیزان و خۆشەویستان، ئەم ڕۆژانە خوای تەبارەک و تەعالا ئەوەنە لوتف و مەرحەمەتی هەیە لەگەڵ بەندەکان و عەبدەکانی خۆیان، فەزڵی کردووە بەسەر عەبدەکانی خۆیان بەوەی کۆمەڵێ مەوسیم و کات و شوێنی زێڕینی بۆ داناون کە بیقۆزنەوە بۆ عیبادەت و توێش و زەخیرەی خۆیانی پێپڕکەن. حەسەنات و چاکەکان تایە مزاعەفە لە یەک بە دەوە تا یەک بە 700 و زیاتریش بۆ ئومەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم بە ئەنواعی عیبادات و پەرستش و خێر و حەسەنات و چاکە. وە لە گەورەترین ئەو مەوسیم و ئەو کاتە زێڕینانە ئەو زەمەنە مبارەکانە دەڕۆژی ئەیامی ذی الحیجەیە. بەڕاستی ئەم دەڕۆژە ئەوەندە گەورە و مبارەکە، ئەوەندە پیرۆزە، خوا ئەوەندە ڕێزی لێ ناوە، سوێندی پێ خواردووە. وەک لە قورئانە ئاماژەی پێکاوە فەرمێت: والفجر وليال عشر والشفع والوتر. ولەما و زانایانە فەرمون خوای تەبارەک وتەعالا سوێن دەخوا بەم دەڕۆژەی ذی الحیجە. والفجر سوێن دەبە بەرە بەیانی ڕۆژی عەرەفە یان ڕۆژی دەیمان کە ڕۆژی جەژنی قوربانە و ڕۆژی قوربانیدانە بە نەفس و گیانی خۆت، بە ماڵ و سامانی خۆت کە ڕۆژی جەژنی قوربانە. و هەروەها وەلەیال عەشر، ئەو شەوانەی کەوا شەوی دەی ذی الحیجەیە و ڕۆژانەکەی ڕۆژێکی پیرۆزە و مبارەکە. ئازیزان و خۆشەویستان، ئێمە ئەم ڕۆژانە خوا بنسیبی کردینەوە، تەمەنی پێبەخشینەوە، بۆیە بە فورسەی بزانین، بۆ ئیحسان و چاکە و زەخیرەی خۆمانی لێ پڕکەین، بۆ قەبر و قیامەتمان، بۆ حوزوری پەروەردگارمان، بە ئومێدی ئەوەی کەوا لە خزمەت پێغەمبەرا بین صلی الله عليه وسلم، لە خزمەت ساڵحان و پیاو چاکانە بین. دنیا دنیای مەمەڕە و ڕۆشتنە و تێپەڕبوونە. ئینسان لە دنیای فانی تەواو ئەبێ و نەجاتی ئەبێ، مەهماکان سەرۆد و سامانی هەبێ و دەسەڵات و قووەی هەبێ. بەڵام ئەوەی کەوا بۆی ئەمێنێتەوە ئەوەیە کەوا توێش و زەخیرەیە کە بۆ دارولبەقا کە ڕۆژی قیامەتە و ڕۆژی ئاخیرەتە. پێویستە ئینسانی عاقڵ و ژیر لەم دنیای فانی کە دنیای ڕێبوارانە و مسافرانە و دنیای تیاچوونە توێش و زەخیرە خڕکە بۆ ماڵی ئەبەدی خۆی، بۆ ماڵێکەوە تایە ئەمێنێتەوە، زەخیرە و توێشی پێبێ، ژیانی خۆی تیا خۆشکە کە ئەویش دارولبەقایە، ڕۆژی قیامەتە، ڕۆژی ئاخیرەتە. ئینسان لەم دنیای فانیە هەوڵی قیامەت و دارولبەقا بە. ئازیزان و خۆشەویستانم، جا شت زۆرە بۆ ئەوەی کە ئینسانی مسلمان و ئیماندار، ئێمەی مسلمان لەو دارولبەقا خۆمانی پێ سەربەرزکەین و ژیانمانی پێ خۆشکەین. یەکێک لەوانە ئەم ڕۆژە مبارەکانەیە. ئازیزان و خۆشەویستان، پێغەمبەری نازدارمان ئەفەرمێت لەبارەی ڕۆژە گەورانەوە چۆن خوا سوێندی پێ خواردووە. پێغەمبەرەکەیشمان ئەفەرمێت صلاة و سلامی لەسەر بێ: ما من أيام العمل الصالح فيهن أحب إلى الله من هذه الأيام العشر. قالوا يا رسول الله ولا الجهاد في سبيل الله؟ فقال رسول الله صلى الله عليه وسلم: ولا الجهاد في سبيل الله إلا رجل خرج بنفسه وماله فلم يرجع من ذلك بشيء. رواه البخاري وغيره. پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ ئەفەرمێت هیچ ڕۆژانێک نییە لە ساڵە گەورە و پیرۆزتر بێ لەم ڕۆژانە و خۆشەویستتر بێ بۆ کردەوەی چاکتیایە لای خوا خۆشەویست بێ. هیچ ڕۆژانێک نییە ئەندازەی ئەم ڕۆژانە بۆ کردەوەی چاک، بۆ عملی ساڵحە، بۆ حەسەنە و چاکە خۆشەویستتر بێ بەلای خواوە لەم ڕۆژانە.
وتیان یا رسول الله جهادیش ئەوەندە خێر نییە پێغەمبەری خوا فەرمین نەخێر جهادی ئەوەندە خێر نییە کە جیهاد بۆ ئەوەیە کە ئیعلای کەلیمەت اللهە ڕوبەڕووی دوژمنە بیتەوە ئەم ڕۆژانە جیهادی نەفسە ئەو نەفسەی ئەمر پێکا بە تاوان و بە گوناه إلا نفسك خوا رحمي بيبكى إن نفس لأمار بالسوء إلا ما رحم ربي نفسي إنسان دشي إنسانا قولتين دجمن إنسان نفسه أو نفسه براسي أمر بيبكى بتاوان تولم روجانا وكمانجي رمضان جهاديكي وكمانجي رمضان تسكيكي تصفيكي باتيكي توا بقري أم روجانا للروجاني مانجي رمضاني قولت رو بيروسرا وكيغنبري خوا فرمي صلاة وسلامي لسربيه جهادیش ئەوەندەی ئەم ڕۆژانە خێر نییە ئیلا مەگەر پێغەمبەری خوا فەرمی لە وەڵامی سەحابەکانە ئیلا مەگەر مجاهیدێک بە ماڵ و سامانەوە ڕۆشت بێت و هیچی نەگەڕاند بێتەوە ئەم جیهادە ئەم مجاهیدە پاداشتەکەی زۆر گەورەیە هیچ شتێک ناگاتە مەرتەبە و مەقامی ئەو مجاهیدە بەڵام ئەم ڕۆژانە ئەوەندە گەورە و پیرۆزن پێغەمبەری خوا لە فەرمایشترا فەرمێت نەک هەر لەبەر ئەوەی عەمەلی ساڵحەتیایە خۆشەویستە بەلای خواوە هەر خودی ذاتی ڕۆژەکان گەورن چۆن خودی ذاتی ڕەمەزان ڕۆژانی ڕەمەزان شەوانی ڕەمەزان لەیلەت القەدر خودی ذاتەکەی پیرۆزە و مبارەکە جمعە پیرۆزە و مبارەکە بە هەمان شێوە خودی ذاتی ئەم ڕۆژانە بەڕاستی مبارەکە و پیرۆزە بۆیە کردەوەی چاک بەڕاستی تایە ئەوەندە خێرە و خۆشەویستە بەلای پەروەردگارەوە پێغەمبەری خوا ئەفضەل ئەیامی الدنیا ئەیام العەشر گەورەترین ڕۆژەکانی ساڵ لە ڕەمەزانی گەورەتر ڕۆژەکانی ڕەمەزانی گەورەتر ڕۆژانی ئەیامی زیلحیجەیە کە ئینسان هەوڵ و کۆشی تیادا بدا ئیبن حەجەر ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر وێ فەرمێت بۆیە ئەم ڕۆژانە ئەوەندە گەورە و مبارەکن ئەوەندە پیرۆزکراون چونکە ئومەهاتی عیباداتی تایە چونکە هەرچی عیباداتەیە لەو ڕۆژانە هەیە لە حەجە لە عومرەیە لە تەوافە لە زەکاتە لە نوێژە و هەروەها لە ڕۆژووە لە سەدەقەیە هەر هەمووی لەو ڕۆژانە کۆ ئەبێتەوە بۆ ئینسانی مسلمان و ئیمانداران ئەوەی کەوا لەم ڕۆژانە هەیە و ئەبێ لە ئومەهاتی عیبادات و لە گەورەترین عیبادەتەکان و هەموو عیبادەتەکان هیچ کاتێ و هیچ سەردەمێک لە هیچ زەمانێک و لێج ڕۆژەکان نەبووە ئیلا لەم ڕۆژانە نەبێ ئازیزان و خۆشەویستان ئەم ڕۆژانە ڕۆژی نەجاتی پێغەمبەرانە ئەم ڕۆژانە ئەو ڕۆژانن کە پێغەمبەران دوعایان تیاگیرا بووە خوا ڕزگاری کردن لەوانە حەزرەتی ئیبراهیم لە مانگی زیلحیجا ئەمر کرا پێی کوڕەکەی سەر ببڕێ بیکاتە قوربانی لە دەی زیلحیجا کە جەژنی قوربانە خوا بەرانێکی بۆ نادوو و پێی فەرموو ئێمە بە بەرانێکی باش و گەورە تۆ ڕزگارەکەین و جگەرگۆشەکان ڕزگارەکەین سەری ببڕە و بیکە بە قوربانی لەم ڕۆژە بابێتە سونەتێک بۆ تەواوی مسلمانان و ئیمانداران ئازیزان و خۆشەویستان هەر لەم ڕۆژە ئەم دە ڕۆژانە بوو کە خوای تەبارەک وتەعالا بۆ مناجات لەگەڵ حەزرەتی موسا زیادی کرد خوا فەرمێت وواعدنا موسى 30 ليلة وأتممناها ب10 فتم ميقات ربي 40 ليلة خوای تەبارەک وتەعالا کە میقات و کاتێکی دانا بۆ حەزرەتی موسا 30 ڕۆژ بوو بەڵام 10 ڕۆژی تری بۆ زیاو کرد بۆ مناجات و گفتوگۆ لە حوزوری خۆیان 10 ڕۆژی ئەیامی زیلحیجە بوو ئەو 10 ڕۆژە مبارەکانە بوو کە حەزرەتی موسا لە کێوی توور مناجاتی کرد داوای لە خوا کرد خوا ببینێ بەڵام خوا فەرمی لەن تەڕانی تۆ من نابینی ناتوانی من ببینی بەڵام قسەی لە حزمەتی پەروەردگارا کرد و مناجاتی کرد ئازیزان و خۆشەویستان علماء زانان أفرمون وقت تفسير نسفيها وارد بوا أفرمي حزتي موسى داوي لپروردگار کرد ككتابي كي بوبين لك توراة حكم مثلا بيامي پروردگاري تابع لو كتابا أو أبو التوراتي بونات بلام خواهي تبارا فرمي أي موسى تو أبي سير روج مناجات بكي وسير روج خوتو أمتك بروجوبن أو أبو سير روج خوي أمتك بروجوبن لدعايا لأخي روجا سيام روجي موعدكي خوي حزتي موسى بوني دمي خوي روجوانا يكر زور ناخوش بو زوري بي ناخوش بو خواهي تبارك وتعالى أمي لحزتي موسى بيست بيني حزتي موسى سيواغا كابو أوي كوابو ناخوش كينا منيا خواه فمي بوني دمي روجوان أي موسى لعترو عن برلاي من خوشترا بوتي أو بون ناخوش لا أبي أي موسى حزتي موسى فرمي دي پروردگارا أواد در روجي تريش أخينا سري روجو بين بو مناسبة لحضور جنابتا
بەس بۆ ئەوەی کەوا تۆ لێمان ڕازیبی ئەم دەڕۆژەی زیاکرد کە دەڕۆژی ئەیامی زیلحیجەیە کە خوا فەرمێت وەئەتمەمناها بعەشرین ئێمە دەڕۆیشتمان بۆ زیاکرد کردمان بە 40 ڕۆژ کە لە حوزوری ئێمە مناجاتی کرد حەزرەتی موسا. ئازیزان و خۆشەویستان، ئەم دەڕۆژانە ڕۆژانێکی زۆر مبارەک و پیرۆزن. ئەعمالی ساڵحە ئینسان تیا بکە، عملی ساڵحە زۆرە. لە عملی ساڵحە لەم ڕۆژانە ئەوەیە کە ئینسان ئەگەر توانای هەبێ حەج بکە عومرە بکە، بەڵام ئەوەی کەوا ئەمڕۆ هەموو لایەکمان زانین مانعەکەیە قەدەغەیەکەیە هەموو کەسێک ناتوانێت حەج عومرە بکە، بەڵام ئەوانەی کە چون خوا بنسیبی کردوون خوا لیان قبول کا و دوعاکان قبول بۆ ئێمەش و بۆ ئێمەش و بۆ خۆشیان و خوا بنسیبی ئێمەشی بکە هەموو ئەوانەی کەوا عاشقی ئەو بەیتن ئەو ماڵن خوا بنسیبی بکە. یا ربی خوا چەندین جار هەموو لایەکمان بڕۆینەوە بۆ ئەو شوێنە پیرۆزە. لەم ڕۆژانە حەج و عەمرە تەواف زۆر زۆر گەورە و مبارەکە و هەروەها لەو کردەوە چاکانە لەم ڕۆژانە کەوا پێویستە ئینسانانی مسلمان بیکەن و توێشی خۆیانی پێپڕکەن ئەوەیە کەوا لەم ڕۆژە مبارەکانە و لەم ڕۆژە پیرۆزانە ئینسان بتوانێ بە ڕۆژوو بێ، ڕۆژووی تیا بگرێ. ڕۆژوگرتن لەم ڕۆژانە خێرێکی زۆر عەزیمی تایە، چونکە پێغەمبەری ئێمە سەڵات و سەلامی لەسەر بێ لەم ڕۆژانە بە ڕۆژوو بووە. حتا دایکی ماداران ئەفەرمێت پێغەمبەری نازدارمان چۆن ئاشورا و چۆن ئاشورای گرتووە بە هەمان شێوە پێغەمبەری نازدار لە هەموو مانگە 3 ڕۆژ بە ڕۆژوو بووە، ئاوا 9 ڕۆژیش لە مانگی زیلحیجە بە ڕۆژوو بووە، لە دەیەمیشا جەژنی قوربان بووە پێغەمبەر ئاوا ڕێزی لێگرتووە. و ئەم ڕۆژانە ڕۆژانێکی زۆر مبارەک و پیرۆزن. یەکێ لە عەمەلی ساڵحەتیایە ڕۆژوگرتنە و پێغەمبەر ئەفەرمێ لە فەرمایشترا من صام يوما في سبيل الله، هەر کەسێ یەک ڕۆژ لەبەر خاتی خوا بە ڕۆژوو بێ ئەوە باعد الله 70 خەریفە من نار، خوا 70 ساڵ لە ئاگری جەهەنەم بە دووری ئەخا یەک ڕۆژ لەبەر خوا. جابێ لەم ڕۆژانە بێ کە ڕۆژی مەوسیم و تاعەت و عیبادەتە، ڕۆژی نەفحات و بەرەکاتە، ئینسان یەک قەترە لە ڕەحمات و نەفحاتی پەروەردگار بەرکەوێ بۆ هەتایی ئەهلی سەعادەتە و هەرگیز بەدبەخت نابێ، حوسنی خاتیمێ ئەبێ. بۆیە یەکێ لە کردەوە چاکان ڕۆژووی ئەم ڕۆژانەیە بە تایبەت ڕۆژی عەرەفە. حتا لە سونەت ئاوارید بووە ئەفەرمێت خێری ڕۆژوو یەک ڕۆژ لە ئەیامی زیلحیجە خێری ڕۆژووی ساڵێکی هەیە. زیندووکردنەوەی شەوێکی زیلحیجە نۆمینەی حاجیان ئینسان تا بەیان عیبادەتی بکە خێری یەک ساڵ قیامی هەیە کە ئینسان شەو نوێژی کرد بێ، وەک لە سونەتی پێغەمبەری خوا وارید بووە. ئازیزان و خۆشەویستان، یەکێتر لەو شتانەی کەوا لەم دەڕۆژە زۆر زکری خوا بکە، بە تایبەت زکری باقیات و صالحات. خوا خۆی ئەفەرمێت و ئەمرەکە بە حاجیان و غەیری حاجی، بە مسلمانان و ئیمانداران ئەیامی ذیلحیجە، ئەیامی ذیکرە، ئەیامی مناجاتە، ئەیامی تەمجید و تەقدیسی پەروەردگارە. ويذكرون اسم الله في أيام معلومات على ما رزقهم من بهيمة الأنعام. خوای تبارك وتعالى ئاوا فەرمێت ئەوانەی کەوا ناوی خوابن ذکری خواکەن لە ڕۆژە دیاری کراوەکانە کە نۆمینەی حاجیان و ئەیامی زیلحیجەیە لەسەرەوەی خوا ڕزقی داون لەو هەموو بەرەکاتە، لەو هەموو ڕزق و ڕۆزیە، بە تایبەت لە قوربانی و غەیری قوربانی، لە عەمەلی چاکە و کردەوەی چاکە، لە باقی نیعمەتەکانی تر. ئەمە سپاسگوزاری پەروەردگارە، خوا زۆری پێخۆشە ئەو عەبدە لە خۆی نزیک کاتەوە. حتا پێغەمبەرمان سەڵات و سەلامی لەسەر بێ عەبدوڵای کوڕی عەباس وان باسەکە ئەفەرمێت ما من أيام أعظم عند الله ولا أحب إليه العمل الصالح فيهن من هذه الأيام العشر فأكثروا فيهن من التهليل والتحميد والتسبيح والتكبير. پێغەمبەری خوا فەرمێت هیچ ڕۆژانێک نییە لەم ڕۆژانە گەورەتر و پیرۆزتر بێ و باشتر بێ و خۆشەویستتری بۆ کردەوەی چاکە لای خوا لە ئەیامی زیلحیجە. ئەم ڕۆژانە زۆر مبارەکن و خوا زۆری پێخۆشە ئینسان کردەوەی چاکی بکە. بۆیە عەبدوڵای کوڕی عەباس فەرمی پێغەمبەر فەرمی زۆر ئێوە لا إله إلا الله بکەن. لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. يا هل لا إله إلا الله تهليل يعني لا إله إلا الله زۆر بکەی. ختمی لا إله إلا الله کاتی خۆی قەدیمانی ئێمە ولما وزانەکان فێری ئاوامەکانیان کردو کە دەیانزانێ قورئان خوێندنەوە فەرمیانە ختمی لا إله إلا الله بکە 76,000 جار لا إله إلا الله. ئەمە خێری ختمی قورئانی هەیە. زۆر بڵێن لا إله إلا الله، اینجا زۆر بڵێن الحمد لله، زۆر بڵێن سبحان الله سبحان الله وبحمده سبحان الله العظيم، زۆر بڵێن الله أكبر كبيرا والحمد لله كثيرا
وسبحان الله بكرة وأصيلا. زور ذكري باقيات الصالحات كبيكوا سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر بكن چونك براستي أمانة ذكري باقيات الصالحات بيغمر فمن زور أمانة بلينوا دوباريكنوا بمعنى خوالقوتان راسيكن ويكيت اللوشتاني إنسان بيكا ولو كردو چاكان إنسان لخوان زيك بيتوا أو لم روجانا بتايبل لجشن قربانا أجر تواناي قرباني هبو با قرباني بكا چونك قرباني زور قوري خيرك زور عظيمي تيايا بأول قتل خوان كدرتي لو حيوانا خوالهم قناها كانت خوش أبيه بيش أوي كذا الأرز شوني خوي أجري للروج قيامتها مركبي صالحة وأنيس ورفيقي تويا ئازیزان خۆشەویستان وەخوای تەبارەک وتەعالا فەرمێت ئێوە بەم قوربانیەتان بەم کردەوە چاکەنان لە من نزیک ببنەوە تەقوای خوای پێ بکەن. مەقسوودی پەروەردگار ئەوەیە کە ئینسان تەقوا بکا و لە خوا نزیک بێتەوە، ئینسان تەسفیە و تەسفیە بکا و پاڵەفتەیکا کردەوەی جوانی هەبێ بێتە مرۆڤێکی تەندروست و باش دوور کەوێتەوە لە ڕێبازی وەحشیگەری و مرۆڤێکی ناتەندروست و خراپ و تاوان و جینایەتکار. خوا فەرمێت لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن ينال التقوى منكم كذلك سخرها لكم لتكبروا الله على ما هداكم وبشر المحسنين. خواهي تبارك وتعالى فرمێت گۆشت و خوێنەکەی ناگا بە ئێمە ئەوەی کەوا ئەگا بە ئێمە پێویستە تەقوایە، پارێزگاریە، ئەخلاقت پێ جوان کردبێت، تەسبیح و تەسکەی خۆت کردبێ، دڵ و پاک کردبێتەوە، کێشە نەیەڵاوێ لەگەڵ کەسە. تەقوا التەقوا هاهونا تەقوا لە دڵایە. خوا بەم شێوازە مسەخەری کردو بۆ ئێمە بەڕاستی بۆ ئەوەی کەوا ئێمە تەکبیر لێ دەین، الله ئەکبەر بکەین، حەمد و سەنای خوا بکەین، لەسەرەوەی خوا هیدای داین. ئەمەی صیفەتی محسینانە، چاکەکارانە. خوای ئەفەرمێ پێغەمبەر مژدە بە چاکەکاران من ڕازیم لێیان. ئەهلی ڕۆژوو، ئەهلی نوێژ، ئەهلی زەکات، ئەهلی سەدەقە، ئەهلی قوربانی، ئەهلی حەج و عومرە. خوا تەقوای لە ئێوەوێ وەکو چەندین جار ئاماژەمان پێ کردووە. وخوا بۆ پێغەمبەر ئەفەرمێت فصلی لربك وانحر، نوێژەکەت بکە، جەژنی قوربان، هەستە قوربانی بکە. قوربانی کردن یەکێک لەو کردووە چاکانە کە هەتا پێغەمبەر ئەفەرمێت ضحى النبي صلى الله عليه وسلم بكبشين أملحين أقرنين ذبحهما بيده وسمى وكبر. پێغەمبەری خوا دوو بەرانی شاغداری چاوڕەشی ئەملح و ئەقڕەئی سەر بڕی و کردی بە قوربانی، یەکێ لەبەر خاتری خۆی و کردی بە قوربانی بۆ خۆی و ئال و بەیتی پێغەمبەر، یەکێ بۆ ئومەتەکەی ئەوانەی کە ناتوان قوربانی بکەن. ئازیزان قوربانیکردنێکی لەو کارە چاکانە. نوێژی سونەت مەسەلە نوێژی چێشت تەنها 12 کاتە، ڕۆژانە دوانە کردە چوارە کردە 12 بکە، مەسەلە شەو نوێژەکە زیاکە، سونەتەکانی ڕەواتیب و زیاکە. بەم شێوازە ئەم ڕۆژانە کردەوەی چاک وەک ڕۆژی وەکو نوێژ وەکو قوربانیکردن و هەروەها وەک سەدەقەکردن. صدقة إن الصدقة لتطفئ غضب ربي وتدفع ميتة السوء. بيغمري خواه فرميت توربوني خواه صدقي كشينتوا مردني كتوبري مردني خراب عاقبة خرابي مردن براسي صدقي كشينتوا داو مرضاكم بصدقة نقوش كانتان شار سربكن بصدقة كردن. بيغمري خواه فرميت أحب الناس إلى الله أنفعهم إلى الناس وأحب الأعمال إلى الله سرور تدخله على مسلم. پێغەمبەری خوا فەرمێت گەورەترین باشترین خەڵق خۆشەویستترین خەڵق بەلای پەروەردگارەوە ئەوانن کەوا بەڕاستی قازان و سوودیان بۆ خەڵکی هەبێت. یەکێک لەو قازان و سوودانە سەدەقە و هاوکاری فەقیر و ژارانە و هەروەها باشترین کردەوە و عەمەلی ساڵحە دڵخۆشی مسلمانە دڵخۆشکەی. شەرت نێ پارەی بێتێ، شەرت نێ هاوکاریکەی، خەفەتێکی لابە، یارمەتێکی بە، هاوکارێکی بە، سەردانێکی بکە، نەخۆشە بچۆ وەلای. ئەمانە هەمووی سرورە ئەیخری دڵی مسلمانەوە. هەتیوێکە، بێوەژنێکە، فەقیرێکە، نەدارێکە، هاوکاری بکە. لەم ڕۆژانە ناتوانانی ڕۆژوو بگری، ناتوانانی نوێژ زیادە بکەی، ناتوانانی حەج عومرە بکەی. ئەمانە هەمووی حەج عومرەیە لەبەردەستە وەک حاجی کە لەبەیکەیەکە تۆ لێرەوە لەبەیکە بکە و سەدەقە بکە و هاوکاری فەقیر و ژار بکە. حەج عومرە کردەوە چاکانی ئێمەش بەڕاستی خێر و حەج عومرەی سونەتی هەیە. حتى پێغەمبەر فەرمێت هەر کەسێ نوێژی بەیانی کرد و دانی لە جێی خۆیان حتا و شروق ذکری کرد، خوا خێری حەج و عومرەی تەواوی بۆ ئەو نووسێت. ئەوە حەج و عومرەیە لەبەردەستە. تەمەڵ مەبن، یاخی نەبین، غافڵ نەبین، خۆمان بەڕاستی تۆک مەکەین، زەخیرەمان پڕکەین بۆ قیامەتمان، بۆ بەرزەخمان. ئەمە هەمووی فرسەتێکە لەبەردەستی ئێمە ئازیزان و خۆشەویستان. و هەروەها لەم ڕۆژانە ئینسان بتوانێ
دڵی کێ عاجز کرد و ئاشتی کاتەوە لله وفي الله با صد رحمة إلهي بركوه ئەم ڕۆژانە وەک ڕۆژی سەدەقە و چاکەیە، ڕۆژی ئیسلاح و ذات البینە، ڕۆژی خۆشەویستی دەربڕینە، ڕۆژی ئاشتەواییە لەبەر خاتری خوا، لەبەر بەرزەخ و قیامەتی خۆت، لەبەر ئەوەی ڕوو بێ لە ڕۆژی قیامەتا بڵێ یا رسول الله اشفع لي، ئەی پێغەمبەر شەفاعەتم بۆ بکە، من ئومەتی تۆم، با پێغەمبەر دەرێ نەکا، دڵ و پاک کەرەوە، چونکە هەرچی کردەوەی تۆیە بۆ تەقوایە، وەخوایش تەقوا ئەوێ لە ئێمە، یعنی دڵپاکی، یعنی پارێزگاری، یعنی عملی چاکە، یعنی ئینسانیەت، ئینسان بەمە ببێتە عەبدێکی ڕاساڵی پەروەردگار، ئەویش ئەبێ ئەوەی دڵەوە پاک بێ، ئەوەی دڵەوە پاک نەبێ، والله وبالله هەرچی نوێژی و ڕۆژووت هەیە هەمووی حیجابە، حیجابی هەیە و بەسراوەتەوە و معەلقە و ناڕەوە لای پەروەردگار، واوەری ناگرێ، خوا ئەفەرمێت لێیان گەڕێن تا خۆیان چاکەنەوە، تا ئاشتە بنەوە، تا دڵیان پاکەنەوە. بۆیە ئەم ڕۆژانە یەکێک لە عەمەلی چاکەتیایە ئاشتەواییە لەبەر خاتری خوا. بیانومەیەرەوە مەڵێ و جوێنی بە من داوە، ئەو زەمی منی کردووە، ئەو باسی منی کردووە، ئەو حەقی منی خواردووە، تۆ لەبەر خاتری خوا بۆ قیامەت بڵێ خوایە لەبەر تۆ ئەوە من ئاشتەوایی و دەستی ئاشتەوایی و دەستی برایەتی بۆ ڕاکێشم. ئازیزان و خۆشەویستان، یا ڕەبی خوای گەورە لە هەموو لایەکمان ڕازی بێ، لە هەموو لایەکمان خۆش بێ، عاقیبەتمان بەخێر بگێڕێ، خوایە لە گوناو تاوانەکانمان خۆش بە، خوایە لە خۆمان و باوکو دایکمان ڕازی بە، یا ڕەبی خوایە دەپارڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت بە جەلالەتی خۆت، دڵەکانمان پاکەرەوە، دڵمان پڕ لە تەقواکە، یا ڕەبی خوایە دڵمان پڕ لە تەقواکە، یا ڕەبی خوایە موفقمان کە لەم ڕۆژانە کردەوەی چاک بکەین، ئەعمالی ساڵحمان زۆر بێ، تۆ لە خۆمان ڕازی کەین پەروەردگارە، تۆ لە خۆمان زوێر نەکەین، پەروەردگارە لێمان ڕازی بە، لە خۆمان و باوکو دایکمان ڕازی بە، یا ڕەبی خوایە کۆمەڵە نەخۆش داوای دوعای خەیریە کردوین، لێتە پاڕێنەوە لەبەر خاتری خاتەدارانت، لە پێغەمبەران و ساڵحان و پیاوچاکانت، یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانیان بێ ئەگەر نەخۆشیان هەیە، خوایە منداڵیانی منداڵ ساڵحیان بەرێ، هەیان و ساڵحینە خوایە بۆیان ساڵحکەی، خوایە ئەولادی هەموو لایەکمان ساڵحکەی، طالق نبن، نكبت نبن، شقي نبن، بدبخت نبن، خواه أهلي صلح وصلاحة بن، يا ربي خواه لتفارين وأواني فقين هجان ندارن، كي شو قرفت أنا خواه ويان شارة سركي، أواني ظالم ظلم اللي يكرم خواه، بس أي بحالة أنا بيتوا ظالمان برنا وبرا، يا ربي خواه تشيني مظلوم استملك را وبرودگار سرخه بسر ظالم استملك را ظالم استمكاركانا، يا ربي خواه بزي بمسلمانان غزو فلسطين بيتوا، خواه لو نهامت ونك بتر رزقارانك، خواه جولك واتباعي جولك، اعواني جولك، يا مدراني جولك، خواه شكر سواك لناويان برا، خواه اوي جولك خوشوي، اوي لقل جولكايا، اوي يارمتي جولك دا، يا ربي خواه وق جولك عشيبكي، يا ربي خواه وق جولك لناوي بري، يا ربي خواه لدفارينوا جيش وجاشي جولك تيك بشكنا بسلك لروجي جمعة لتفارنوا لأيام ذي الحجة روجاني بيروز أخوايا دعاء آميني مسلمان إيمان دار قبولك جولك لنا وبرا جيشان تيك بشكنا ترسل بيوم خرج ضليانا، يا ربي خويا مسلماناني غزو فلسطين سرخاب، يا ربي خويا بزي بكل بابتوا بمسلماناني جهانا بيتوا بملتي إمام ملتي كل پروردگارا سال هاي سال ظلمان ليكري ولات مان ستما كري ويرانا كري خويا مانگين باواتي خوان خواه هر کسی دوست مانا دوستی بی، هر کسی دشمن مانا خواه دشمن مانا و ظلم مان لکا ولات مانا نوا باوسط ماکا، یا ربی خواه خوی و جه جه رجول کی لکول مانی کی توا، یا ربی خواه با ایمان و مان جنا، با ایمان و مان بنا، با ایمان و زندو مان کروا، یا ربی خواه لروج قیامتها لسر صراطو لکاتی میزانو لکات عصابا پیغمبر بانگ مان بکاو، شفاعت مان بو بکاو، بانگ مان بکاو در مان نکا، بفرمت امانه امتی منن نفرمت أمانة أمتي مني ندرمان كا پروردگارا بما ناسيتوا، يا ربي خوايا لبرسي بري عرشي خوتا عشر مالكي لقل زانايان وعارفان وخواناسان وبيغمبران وشهيدان عشر مالكي، يا ربي خوايا جان دعاء كان من قبولك، يا ربي خوايا دعاء كان من قبولك، حجي حاجة كان من قبولك، بسلامتي برونو بسلامتي بقرينوا دعاء كان يعني بو خويا وايمش قبول بيه حج الاواني قبولك يا خويا بنسيبهم ولاك ماني كي، يا ربي خوايا جان هر كسيك خدمت بدينكي توكا بشريعتكي توكا بمالكاني توكا مالكاني تو دروسكا بتايبت اواني خدمتان بمزگوته كردو دستيان بولا دروس كدنيا مزگوتو اوداني ام مزگوتو دستيان بردوام، يا ربي خويا برقرار عنك، يا ربي خويا جان بك كشتي نزاد ويان بك ما عزة دين ودنيا ويان شفاينا خوشيان، يا ربي خويا جان لهمو لاك مان خوش بي، يا ربي خويا جان لهمو لاك مان راضي با. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.